لە بیرەوەری 29 ساڵی تاوانیان فالکردنی گوندەکانی بناری خەڵخەڵان مەراسیمێک لە گوندی زەلەمۆرد بەڕێوە چوو کە لێپرساوانی حکومی و حزبی و کەسوکاریان فالکراوانی ناوچەکە ئامادەی بوون. داواکارین بە هەمومان و هەموو کەسوکاری ئەنفال ڕووفاتی ئەنفالەکانمان بۆ بگەڕێنەوە بە گوندی جەلەمۆرد و ڕێگەوبانەکەشمان بۆ چارەسەر بکەن و ڕووفاتی شەهیدان ڕووفاتی ئەنفالکراوەکان بهێنرێتەوە سەر زێدی خاکی باو باپیرانیان کە زۆر گرینگە بەشێکی کەم لەو ڕووفاتانە تاسە هێنراونەتەوە بەڵام زۆر گرینگە کەوا سەرجم ڕووفاتەکان بە هەوڵ و تەقەلایەکی زۆر بهێنرێنەوە. زۆرترین ئەنفال لەم دێکراوە ناوێنراوە هەڵەبجەی دووەم ینی لەبەر ئەوەی 500 نەفەر لەم دێژیاوە زیاتر لە 450 نەفری ئەنفال کراوە بێسەر شوێن بووە ئەوەی کە بەرژ بووە لە ناو ئیڤەڕای کردێشان خۆم مەسەل خۆم برا و خوشک و کەسوکان لەگەڵ کۆمەڵی خەڵک لەم دێ خۆمان ژیران شەوری رەمایەنەوە بە بانی بردومانە بۆ تەختەق لێو لە ناو سزن و لە ناو ئیڤەڕامان کردو. داواکاری سەرچیمان ئەوەیە کە ڕووفاتی ئازیزەکانمان بێنەوە و لە زێدی خۆیان بیان نێژن ئەگە بکرێ هەر لە مۆنومێنتەی جەلەمۆرد داواکاریمان ئەوەیە بڵێن کە هەوڵ بدەن چی زووە کەیسی ئەنفال بە جنێوسایت بناسرێت لە هەموو دنیاە. گوندەکەشمان پێویستی بە زۆر شتە تا ئیسا بۆی نەکراوە وەکو مەکتەبی بۆ کرا بەڵان مامۆستامان نییە خەسخانەی بۆ کرا بەڵان دکتۆری تیانە جاداکان و ڕێگاوبانەکانی باش نییە شتی باشیان کردووە حکومەت بەڵان هێشتا شتی زۆریش ماوە بیکەن. لە بیرەوەری و تاوانەدا کەسوکاری سەربەرزی ئەنفال خواست و داواکاریان هەبوو کە لە پێشەوەی داواکاریەکانیان هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیان بوو بۆ زێدی خۆیان. لێرەوە ڕایەگەێنم بە تەنها کەیسی گوندی جەلەمۆرد خۆی باشترین کەرەسە و بەهێزترین کەرەسەیەکە لە مەحفەلە نێودەوڵەتەکانە بە تەنها خۆی بە جینۆساید بناسیێنرێ نەک هەموو سەرجەم تاوانیان فال بۆ ئێمە داواکارین کە پەرلەمان کارا بکرێتەوە تا قۆڵایی بێ ئەم کەیسانە بجوڵێنە لەگەڵ پەرلەمانەکانی ئەوروپا و پەرلەمانە جیهانیەکان و هەروە تەبایی سیاسی بێتە کایەوە تا ئێمە ئەم مێژووی کە هەمانە لە قارەمانەتی و لە شەرەفمەندی بەفیڕۆنەچی هیوادارین برادرانمان لە سورەتری خۆمان لە هەردوو دەسەڵاتە جیاوازەکەی جێبەجێکردن و پەرلەمان کار لەسەر ئەمە کەیسانە بکەن تا نەبێ بە یادگاری تەنها ببێ مێژوویەک بۆ کورد چۆن ئەو میلەتانی قەتڵ عام کراون وەکو یەهودی و ئەرمەنی هەتا ئێستاش دژمنانیان باجی ئەوادن هیوادارین کوردش هەمان ئاراستۆ هەمان ڕێچکە بگرێتە بەر. لە چوارچێوەی قۆناغی چوارەمی شەڵاوی ئەنفالدا کە لە 14 گوندی بناری خەڵخەڵان ئەنجام درراوە 1629 کەس ئەنفال کراون کە بەتەنها لە گوندی زەلەمۆرد 480 کەس ئەنفال کراون کە بە گەورەترین گوندە ژمار دەکرێت کە لە ساڵی 1970 زۆرینەی دانیشتوانەکەی بەرشەڵاوی ئەنفال کەوتووە و ساڵانە و بیرەوەریە بە چەندین چالاکی ناخەژێن یاد دەکرێتەوە و چیرۆکی ئەنفال بە بیرا و نیشتیمانان دێنێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی زەلەمۆرد.